ئێوارتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە ساڵڕۆژی حەڤەی شوبات و ناڕەزاتی جەماوەریەکان لە ئێستادا. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە ساڵڕۆژی حەڤەی شوبات و قسە و باسێک لەسەر ناڕەزایەتی جەماوەریەکان لە ئێستای کوردستاندا. ئەم بابەتش تاوتوێ دەکەین لەگەڵ ڕێکخەری کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری بەشی کوردستان بەهادینی حاجی بەکرتارتاش باسراو بە ڕێوەر عارف. بەڵام لەبەرەوەی کە 15 ساڵ تێپەڕیوە بەسەر ساڵڕۆژی حەڤەی شوباتە، بۆی کە کەمتر بچینەوە سەری کە ئەو حەڤەی شوباتە چی بوو. 15 ساڵ چونکە مێژوویەکی کەم نییە. پێشەنگ تیڤ 4 ساڵ بەر لە ئێستا دۆکومنتێکی کورت لە سەرنجی پێشەنگدا لە ڕیکلامی بەرنامەیەکی تایبەتە بە کورتی ئاماژی بەوە داوە کە حەڤەی شوبات چۆن سەری هەڵدا و چی بوو، بۆیە بە ئەو خولەکوونیوە تەماشای ئەو سەرنجی پێشەنگە بکەین و تاوکو بەرچاو ڕوونیەکمان هەبێ بەر لەوەی کە بچینە ناو بەرنامەکانەوە. سەرنجی پێشەنگ. حەڤدەی شوبات 11 ساڵ بەر لە ئێستا و پاش خۆڕەشانە جەماوەریەکان لە چەند وڵاتێکی ناوچەکە کە بە بەهاری عەرەبی ناسرا، توانرا کۆتایی بە دەسەڵاتی تاکراوی لە تونس و مسر بهێنێت و متمانە بە ئیرادەی جەماوەر چوو ئاستێکی باڵاوە. بۆ پیرۆزبایی لە جەماوەری ڕاپەڕی مسر لە حەڤدەی شوباتی ساڵی 2011دا لە سلێمانی جەماوەرێکی زۆر لە ناوەندی شار لە بەردەرکی سەرا کۆبوونەوە. بە ئیلهام وەرگرتن لە دەستکەوتەکانی جەماوەری ناڕازی وڵاتانی تر و پیرۆزبایی لێیان، خواستی کۆتایی هێنان بە دەسەڵاتدارانی کوردستان بووە دروشمی جەماوەری ناڕازی. بێزاری و تووڕەیی خەڵک لە دەسەڵاتی دوو حیزبی بنەماڵە جەماوەری ناڕازی بردەبەردەم بارەکای ئەو دوو حیزبە کە بە تونترین شێوە تا ئاستی تەقەکردن لە خۆپشاندەران وەڵامیان دانەوە. لەگەڵ ئەوەشدا جەماوەری ناڕازی پاشەکشەی نەکرد، بەڵکو بەردەوام بوون لە ناڕەزایەتی دەربڕین و خواستی چوونە دەرەوەی بارەکە چەکدارەکانیش بووە دروشمێکی سەرەکییان. وێرای مامەڵەی توندی دەسەڵاتداران و هێرش و پەلامار بۆ سەر خۆپشاندەران توانرا 62 ڕۆژ لەسەر یەک کۆبوونەوەی جەماوەری لە سەرای ئازادی ئەنجام بدرێت تا دەسەڵاتداران بە زەبری چەک کۆبوونەوە جەماوەرەکەیان قەدەغە کرد. بۆ قسە و باسی زیاتر لەسەر حەڤدەی شوبات و لایەنە جیاوازەکانی، هۆکارەکانی، ماناکەی، دەرەنجام و لێکدانەوە لەسەری ئەم پێنجشەمە. بەڵێ بینەرانی عزیزەوە، سەرنجی پێشەنگ و 4 ساڵ بەر لە ئێستا لە ڕیکلامی بەرنامەیەکی تایبەت بە حەڤەی شوبات ئەو سەرنجی پێشەنگە تۆمارکرا و ئەمڕۆژ لەسەر حەڤەی شوبات و ناڕەزایەتی جەماوەریەکان لە ئێستادا وەک ئاماژەم پێدا بەهادینی حاجی بەکرتارتاش ناسراو بە ڕێوەر عارف، ڕێکخەری کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری بەشی کوردستان لەگەڵماندایە. ڕێوەر عارف، ئێوارت باشە و سوپاس کە لەگەڵمانایت. زۆر سپاس بینەرجان، سراوڵێ ڕازم بۆ هەموو گوێگرانی بەرنامەکە هەیە. ئەگەر بپرسم، ئێستاش لە کوردستاندا ناڕەزایەتی زۆر هەیە و بەشی سەرەکی یان بەشێکی بەرچاوی ناڕەزایەتیەکان داوای موچەکانیانەکەن.
بەڵام 15 ساڵ بەر لە ئێستا خۆ کێشەی موچە بوونی نەبوو هاوڵاتیان فەرمانبەران مامۆستایان موچەی خۆیان وەرەگێت و لە زۆر ڕۆشەوە یعنی ڕەنگە ژیان و گوزەران بە دەرەجەیەک بە بەراورد بە ئێستا باشتر بوو بێت بژێوی و زۆر بابەتی تر لەو سەردەمەدا سەری هەڵدا بوو بپرسم بۆچی لەو ڕۆژگارەدا جەماوەری خەڵکی لە کوردستان لە بەرامبەر دەسەڵاتدارانی کوردستاندا ناڕەزایەتیان دەربڕی بنەرجیان سوپاس دەکەم هیوادارم دەنگەکە باش بێ چونکە داکەی تۆ یەک دوو زار بەڕی بەڵام لە ڕاستیە بڕێ زیاتر ئاور بینەوە لەوەی کە یەک بەراوردی زۆر کورت بکەین لەوەی کە ئەو کات کێشەماچی بوو یا ئێستا کێشەمان چییە لەم 15 ساڵە ئەتوانم بڵێم بارتەقای دنیایەک کێشە کە کەڵک بوون لە سەریەکە هەر لە مەسەلەی موچەوە هەر لە مەسەلەی پاشەکەوتنی موچەکانەوە لە مەسەلەی بڕینی موچەوە لە مەسەلەی پلەبەرزکردنەوەەوە لە مەسەلەی دانەمەزراندنەوە مەسەلەی بێکاریەوە و هەروەها مەسەلەی کێشەگەلێکی فراوان کە ڕوبەڕی خانونشینین بووتەوە بە ئەهلیکردنی تەندروستی و ئەو کێشانەی کە ڕوبەڕووی خوێندن بوونەتە لە کۆمەلگەی ئێمە کێشەی باش گومرگ کێشەی دامەزراندن و کێشەگەلێکی کە توانم بڵێم لەم ساڵانەی ئەخیرا بە تایبەت مەسەلەی وەرنەگرتنی دانەوێڵە لە زووتیاران و زۆر بابەتی کە هەیە لە حال لە کوردستانە لەم 15 ساڵە یەک بێشێمانە تازن لە هەموو ئەمانەژەوەی کە جێگەی نیگەرانیە ئەگە بەراوردی بکەین ئەمنیەتی کۆمەلگا لەم دوو مێژوو دیاری کراوە ئەتوانم بڵێم ئاور بەمەوە چ لە ناوخۆی کوردستان چ لە دەوروبەرمانە بارحاڵێکیشیکەیە لەو کارەسات و مەسەلانەی کە هەڕۆژە ئەکرێ بەرەوشی ئەمە بگرێ و بەرەشی گرتوین چ ئەو هێرشانەی چێ ئەو کێشانەی کە لە وڵاتانی ناوچەکەەوە ڕوبەڕوومان بچۆ و چ ئەوەی کە حاکمیت لە ناو ئەم 15 ساڵە لەسەر ئەمنیەت و ژیان و گوزەرانی کە خەڵک چۆن تەعاملی کردووە مەسەلەن سەیری کە چەندمان جێ لەمەوە پێش زۆر ئاسان ناوش جەرگی سلێمانی ئەکرێتە جەبهەخانەیەک کە بارحاڵ دوو هێز یا هێزێک لە ڕاستیە بەو پەڕیتون دوتیشی و بۆ پڕی چەکداربوونی خۆیەوە ئەنواع چەک و تەقەمەنی ئەبا و تاقیەکاتەوە و بە ماوەی 2 ساعات فەزای شارەکەنە مەدانێکی زەنجی گەورە لەوە بەدەر ئەگە وەراوتکەی هەتا لەوەی کە گرتن و کوشتن و ئەدامکردن و بە زۆرێ سزادانی خەڵکی لە ناو ئەم 15 ساڵاتی بووە ئەو کات ڕێژەی دەستگیرکراوەکان هەڵسوڕاوان یا هەڵسوڕاوانی سیاسی کەسانی ناڕزایی ژماریان یەکجار کەم بوو بەراورد نەکرا بەو سەدانی کە ئێستا لە نێو زیندانیەکانون و بەو کەسانی کە ئێستا بارحاڵ 6 ساڵ و 7 ساڵ و 10 ساڵ بارحاڵ لە ناو زیندانیەکانن ئەمە بەدەل لەوەی کە ژمارەی یەکجار زۆر بارحاڵ ئێستا بێسەر و شوێن کراون بۆیە ئەو بەراوردە پێمانەڵێ پرۆسەی سیاسی و دەسەڵاتی سیاسی و نائەمنبوونی کۆمەلگەی کوردستان بە شوێنە گەشتووە ئەم کۆمەلگایی خسوەتە دووڕیانێکی زۆر سەخت و دژوارەوە هەموو ڕۆژێ لە شەقام لێمانە پرسن قسە ئەکرێت لەسەر ئەوەی خەڵک بۆ ڕناپەڕێ خەڵک بۆ قسە ناکە خەڵک بۆ نایەتە مەیدان یعنی خەڵک خۆی ئەو شتانێک ئێمە باسمان کرد دەیشمێرن ئەو هەموو کارە سات و ڕووداوانەوە بە خۆیان دەڵێن بۆ نایەت بەڵام ئێمە زۆر گرنگە جەخت لەسەرەوە بکەینەوە وەختێکە دەسەڵاتێکی سەرکوتکەرە بینین کە زیندانی هەیە کە سوپای هەیە کە هێزی ئەمنی هەیە کە تەنزیمات و ڕێخستنی خۆی بۆ سەرکردنەوە و معلومات و زانیاری کۆکردنەوە لەسەر خەڵکی هەیە وەگەلێ ڕێگە و ڕەوشتی کەی وەکو هەڕەشەکردن وەکو نان بڕین وەکو زۆر مەسایلی کە لەم ساڵانە هاتوۆتە پێشەوە ئەمانە هەمویان دەسێنە دەستیەک لە کاریگەری خۆیان لەسەر تاقە و وزە و ئەعتیماد و توانایەکانی خەڵق دادەنێن و با بڵێم کەم ڕەنجی ئەکاتەوە دیوێکی کەی ئەم کارە ساتە لە ڕاستیە ئەوەیە هەر چۆن هەڤەی شوبات پرسیارێکی یەکجار گەورەی لەسرە کە چەند جوڵەیەکی ڕێکخراو بوو و چەند ئەو جوڵەیە توانرا بە شێوەیەکی سیستەماتیک لە ڕێگەی خەباتێکی جەماوەری فراوانەوە لە ئاسی فراوانی کوردستانە تاوتێکرێ سەنگەربەندی بکرێ ڕابوەسرێتەوە بە هەمان حاڵات ئەمە بابەتیشی کە بوو کە کاریگەری لەسەر درێژە پێتان ویلا هەتا لەسەر ئەو دۆخی خۆی هەبوو
مناجێن ئێمە لە مەقتایشی زۆر تاریخی تایبەتە لەو سەردەم غافڵگیر بووین و من پێم وایە خوێنەوەی من وایە لە ڕاستیە نەکە کوردستان منتیقەکە زۆر وڵاتی هەبوو وەکو شتایشی تەقلیدی وەکو ئەو ستەم و چەوسانە و نابەرابەری لەو کۆمەلگایانە هەبوو ئیتر دەرفەتی هاتە پێشەوە هەر کەسێ قسەی خۆی کارە کوردستان ئەتوانم بڵم لە بەشی ئاخیری ئەو زوڵانەوەیەوە بوو بەڵام وەختێککە دەستماندایە لە ڕاستیە کەمترین ئامادە سازیمان بۆ کرد کەمترین ڕێگە و ڕەوشتێکمان کردە بەر کە دڵنیابین لەسەر چۆنیەتی با بڵێم درێژە پێدانین سەرنجت بۆەوە ڕاکێشم بناجێن ئەگەر سەیری ئێران بکەین بارودۆخی ئێران تەسەوری ئەو شتەیە بکە لەو بارودۆخە ئێران سەرباری حکوومەت و دەسەڵاتێکی سەرکوتکەر و فاشستی ئەو تۆیتای بار حڵکە لە قەتڵعامی خەڵق لە خۆڵاتی ناوەڕاستە و بەتابەت لە عەدامکردنە مداڵی یەکەمی وەرگرتووە بەڵام خەڵکی ئێران هەڵنەسان ڕانەپەڕین ئەو جۆرەی کە باسی لێ دەکەین پەیوەست نەبوون بە ئەم جوڵانەوەی لە ئاسی خۆرڵاتی ناوەڕاستە من پێم وایە ئەوەی یەشێک لە ئەو پێوانانەیە کە کۆمەلگا و خەڵکی ئێران کۆمەلگەیەکی ڕێکخراوتر وشیارترن و ئەم شتەیە بوونە کۆمەلگەی ئێمە وەختی کە دەیبینی ئێمە کەمترین جۆری ڕێکخراوبوون یا ڕێکخراوبوون لە بەردەممانە هەیە و بەشێکی کەی لە ڕاستیە هەر ئەو ئاسی وشیاریەیە کە ئەتوانێت چ کاریگەریەکی لەسەر باڵانسی بەرەو پێشبرسنی بزوتنەوە جەماوەریەکان هەبێ کە بەداخەوەی مە لە کوردستانە بەهەرحاڵ ئەم بابەتە زۆر جار بووەتە بەعیسی ئەوەی کە زۆر خەڵکیش تەنانەت شان خاڵی کاتەوە بێ دەرفەت بێ گرنگ نەبێ بەلایەوەچی لەم کۆمەلگایە ڕوئەیە یعنی سەرباری هەموو ئەو لایەنانەی کە دەسەڵات خۆی چیەکە سەرباری ئەو بارودۆخی منتیقەکە و ئەمنیەتی چیەکە و سەرباری ئەوەی لە ئێستاشا بەتابەتی نەخشەی ئەمریکا و وڵاتانی کە بۆ ئەم ناوچەی ئێمە چیە و چه فەزایەکی کە جیاوازی هێناوەتە پێشەوە بەرحاڵ ئامادەی خۆمان ناڕێکخراوبوونی خۆمان گورزێکی هەرە کوشندەیە کە تا ئەم ساعتی من تۆ قساکەین پێکەوە پێمانەوە دیارە دەست خۆش بۆ ئەو بەراوردە هەمەلایەنە و ئەو بەرچاوڕوونیە زۆرەکە بەشێک لەو پرسیارانەی کە من ئامادەم کرد و پێشوەخت وەڵامتاندایەوە ئەمێ جاری کرد بگەڕێمە بۆ 15 ساڵ بەر لە ئێستا هەڵبەت هەر حەڤەی شوبات نەبوو وەکو لە سەرنجی پێشەنگیش لە ئاماژەی پێدرا 62 ڕۆژ ئیدامەی داکە لە زۆرێک لە شار و شارۆچکەکان لە سلەیمانی لە سەرای ئازادی و لە شارۆچکەکانی تری دەوروبەری کۆبوونەوەی جەماوەری و ناڕەزاتی خۆپشاندان بوو لە هەڵەبجە شەروەها ئێوە هەم لە سلەیمانی هەم لە هەڵەبجە وتارتان بوو پێم خۆشە بەشێک لە یەکێک لە وتارەکانتان لە هەڵەبجە گوێبیستی بین و دوای بینەوە سەری بگەڕێنەوە جارێکی تر بۆ ئەو سەردەمە دەتوانێت بەلا ڕێمان بەرێ ئەمڕۆ خەڵکی کوردستان پاش 50 ساڵ ئەوە ڕادەگەێنێ ئێمە ئەم مەڵبەندە ئەم دەستگایە ئەم دەنگی ناڕەزاییە ئەکەینە ئەو بەجیلە بۆ دەسەڵاتدارێتی هێزمان بۆ ئەوەی کە بتوانین کوردستانێکی ئازاد ماف و ئازادەکانی خەڵکی کوردستان لە سایەی شەقام و لە سایەی دەنگی ناڕازی خەڵکی کوردستانەوە بێتە بەرهەم هیچ ڕێگەیەکی کە نییە جگەلەوەی کە ئێمە پەرە بین بە خۆپیشاندان و ناڕەزایەتەکانی خۆمان لە هەموو ڕێگە و ڕەوشتێکی جیاواز و جۆراوجۆری خۆیدا بۆیە ئەو ڕاستیە دەبێت دووبارە بکەینەوە پاش 50 ڕۆژ بە دەنگی برد بە هەموو جیهانی بڵین ئەگەر دەسەڵات و هەر حیزبێکی سیاسی لە کوردستانە خوازیاری وەڵامدانەوەیە بەخواست و داواکارەکانی خەڵکی کوردستان ئەوە ئەم شەقامن ئایندە قوبوڵەکەن و ئایندە دیاری دەکەن وەختێک کە خەڵکی هەڵەبجە قایمقاممان ناوێ هەر ئەبێ ئەم خەڵکە خۆشی بە دیری و جێگەری قایمقامی خەڵکی هەڵەبجە دابنێ وەختی خەڵکی هەڵەبجە ناڕازیە بەم دەسەڵاتە ئەبێ ئەم بڵنگۆیە و ئەم هەسوڕاوانە و ئەم کەسانەی کە لەم منبەرەوە قسە دەکەن بۆ خەڵکی هەڵەبجە و هەموو دنیا بێن دەسەڵات و ئیدارەی ئەم کۆمەلگایە و ئەم شارە بەدەستەوە بگرن دۆستانی بەڕێز بەڵێ و بەشێک لە قسەباسی ئێوە بوو لە ناڕەزایەتی و کۆبوونەوەی جەماوەری لە هەڵەبجە ئێستاش کە زۆر لە ناڕەزایەتیەکان بەڕێوە ئەچێت و ئێوە قسەباسی ئیتیادا دەکەن هەست دەکەم زۆرێک لەو قسانەش دەکرێتەوە کە ناڕەزاتی دەربڕین تەنها ڕێگەیەوە لە خوارەوە بۆ سەرەوە دەسەڵات دەنگی ناڕازی ئەبێ بەدیلی دەسەڵات بێ بپرسم ئەم ئاراستەیە بەرەو کوێ تاکەی ئێمە ئەمە وەکو دروشم بڵێنەوە و کەی ئەمە بە عەمەلی دەبینین بەڵێ بناژیان
ڕەنگە لە ماوەی ئەم 15 ساڵە گەلێ ڕوودا و گەلی بابەت هاتبێتە پێشەوە کە چێ من و تۆ چێ دەیان و سەدا هەڵسوڕاوی کە تێیدا بەشداریان کردبێ ئەوەم بەلاوە سروشتی خەباتکاران و شۆڕژێڕانەی لایەنی کەم بەشێ لە کۆمەلگایە کە ناسرەون کە ڕناوەستن و چاوەڕوانی ناکەن لە هەر دەرفەتێکا هەوڵەدەن بۆ ئەوەی کە مۆری خۆیان لەو ڕووداوانە بدەن ئەگەر لەم 15 ساڵە بەهەرحاڵ بەشێ لەو شعرانەی کە ئێرینەوە ئەوە خەتای بەشێ لە بابەتەکە ئەوە نییە کە خەتای شەقام و هەڵسوڕاوان و کەسانێک بێ کە بەهەرحاڵ تاسەری ئەسقان لە سەنگەری پێشەوەی ئەو خەباتە بەرنگاریەکەن و ڕاوەساونەتەوە و پێدا دەگرنە سەرخاس و داواکاریەکانیان وەگوتم بەشێ لەوە بەڕاستی ئەوەیە کە ئێمە سیستەمی کاری سیاسی ڕێکخراوەیی و ئیدارەکردنی ئەم بزوتنەوەیە هێشتا نەگەشتینەتە دووڕیانێ کە بتوانین لە فلتەری بزوتنەوەیکی جەماوەری بەهەرحاڵ بەڕێوەی بەرین کە کۆمەلگا خۆی لە ئاسێکی فراوانە تێدا ببینێتەوە جا من وەکوتم ئەگەر دیوێکی ئەو ستەمگەری و نائەدالەتی و گرتن و عەزێدان و شکنجە گەریە بێ کە هەیە دیوێکی ئەگەر ئەو بێمافیە بێکە لەو سەر و خەڵکەیە گەڕێتەوە دیوێکی جارێکە ئەو ئاسی وشاری و ڕێکخراوە بوونەوەیە کە ئێمە لە کوردستانە هەتا ئێستا وەک پێویست بەهەرحاڵ نەماتوانێت ئەو چوارچێوەیە دیاریکەین بە خۆمان ڕەنگە من لێرە هەڵوێستێکی تایبەتی بکەم وە کۆچێ لەو کەسانی لە شەقامە هەیە کە لە 2 ساڵی ڕابردووە لە ڕاستیە هەموو هەوڵە قەلاکانی ئێمە بەم ڕۆژانش کە لەسەر مەسەلەی کارەبایە لە هاگەڕابێتەوە ئەوەیە کە چۆن بتوانین یەکەم زەرفێتی ڕێکخراوبوون لەو ئاراستە تەقلیدیەی جاران تێپەڕێنی لەو کارە لۆکاڵیە لەوەی کە تۆ لە شارێکای لەوەی کە تۆ لە ناوچەیەکای لەوەی کە تۆ خواست و داواکاریەکەت هەیە سێرکە بناجیان 2 ساڵ لەمە پێش مامۆسایانی کوردستان لەو پەڕی جەسارەتەوە بەهەرحاڵ 5 مانگ درێژیان بە ناڕزایەتیەکانی خۆیاندا بەڵام لە تەنیشتیشیوە چەندین داخوازی و ناڕزایەتی کە هەبوو لەبەرەوەی خاوەنی نەبوو لەبەرەوەی هەڵسوڕانی نەبوو لەبەرەوەی کەسانێک نەبوو بەهەرحاڵ بتوانن کاریگەری لەسەردا بنێنەوە بیکەن بە بەشێلەوە بزوتنەوە بە تەنیشتمان تێپەڕی بەبێ ئەوەی کەمترین ئەنەرژیمان لەسەردانابێ یاخود کەمترین کارمان لەسەر کردبێ بۆیە من پێم وایە لە کۆمەلگەی کوردستانە ئێستاشی لەگەڵ بێ و حتا ئەو کاتێک کە ئەو بجوڵانەوەی هەبوو لاسێکی لۆکالیا بۆ معنایی هەبوو ناوچەی ناڕزایەتیەکان و ئەو شوێنانەی کە با بڵێم ژێر کۆنتڕۆلی یەکێتی نیشتیمانیان و حتا لەو شوێنەشا زۆر شتی کە هەیە جێگەی خوێندنەوەیە کە ئایا بۆچی ئێمە تەنیا شەقاممان گرتە بەر تەنیا خۆبیشاندانمان گرتە بەر یعنی ڕەوشتی کاری ئەمە لەم بوارانە وەختێکە گەشە ناکە لە شوێنەکە ڕاوەسەوە ئیتر ئەو شتەی ئیبتیکار و توانا و با بڵێم فراوانکردنەوەی جۆری کارکردنی ئێمەیە بەهەرحاڵ مەحدوو دەبێتەوە و من پێم وایە شتێکی زۆر مەترسیداریان لایەنی کەم بڵێم نەگەتیڤ لە کۆمەلگەی کوردستانە جێکەوتووە ئەوی شەوەیە کە باسی ناڕزایەتیەکەین پێشە موشتی سەری شەقامەکەین چەند خەڵکی تایە ناڕازیە خۆبیشاندانەکە مانەگرێ یا با بڵێن ڕێپێوانیەکرێ لە کاتێکا دەیان و ئەتوانم زیاد لە 100 شێوازی ڕێوە عارف دەنگتان نەما ئەگەر لەسەر خەتماون ڕێوەر عارف دەنگتان نەما بەداخەوە بینەرانی ئازیز پەیوەندەکەمان لەگەڵ ڕێبوار عارفە پچڕا زۆرجار لە بەرنامە ڕاستەوە خۆکاندا ئەوە ڕوو دەدات تەوەرێکی زۆر مهم بوو کە چوێ سەر وەڵامدانەوە پێی هیوادارم زوو بتوانین ڕێبوار عارف بێنینەوە سەر خەت بەڵام تاوەکو ئەو گرفتە تەکنیکیە چارەسەر دەبێت ئەتوانین بەشێکی تر لە قسەوباسی ڕێبوار عارف لە وتەیەکی تری هەر لە هەڵەبجە گوێبیستی بین کوردستان بۆی هاتوونەتە مەدان بۆ ئەوەی نانیان هەبێ بۆ ئەوەی ئازادیان هەبێ بۆ ئەوەی وەکو ئینسان بژین بۆ ئەوەی کە مەعانات و شێرەوەلەکانی دەیان ساڵی ڕابردووان کۆتایی پێبێنن بۆ ئەوەی کە بتوانێت ئیتر هەرچی ستەم و نابەرابەری و نائەدالەتیە لە گۆڕینێن ئەو کەسانەی کە پاسەوانی هێشتنەوەی نائەدالەتین گۆڕ بۆ خۆیان هەڵەکەنن ئەو کەسانەی کە ئەمڕۆ ئەیانەوێ بە هەر قیمەتێ بێ ئەو دەساڵاتە بپارێزن کە ڕەمز و سمبولی نابەرابەری نائەدالەتیە ڕۆژە لە ڕۆژان دەبینن وەکو دەسەڵاتانەی پێشوو
ماڵ ئاوایی دەکەن بەڵام بە شەرمێکی نەنجینانەوە بە جۆرێک و بە شێوازێ کە دەبێ یان ڕووتی خۆیان ڕشکەن و بڕۆنە هەندەرانەوە یا دەبێ ڕۆژە ڕۆژان مل بە داخوازیەکانی خەڵکی کوردستان و بە خەڵکی ڕاپەڕێوی ئەم هەدەبەرە بدەن. بۆیە من جارێکی کە ئەوە دووبارە دەکەمەوە ئەوەی دەتوانێت ئەم ڕێگەیە و ئەم مەیدانە و ئەم بڵنگۆیە بە ئازادی بهێڵێتەوە ڕاوەستان و درێژەپێدانی خەباتی ئێمەیە. ئەمە یەکێ لە مەزنترین سەروەرەکانی ئێمەیە، بەڵام دەبێ مامۆستایان لە قوتابخانەکانە، خوێندکاران لە قوتابخانەکانە، کارمەندان و پیشەبەران لە شوێنی خۆیانە دەنگی ناڕەزایەتی خۆیان دەربڕن و بەم هێزە و بەم دەنگە و بەم ڕێگە و بەم ڕێبازەوە پەیوەست بن. ئەمڕۆ زۆر دەبینین هەزاران ژن لەم شارە، هەزاران پیاوی پیری بەتەمەن کە ناتوانە بێتە سەر شەقامەکانەوە لێدانی دڵیان لەگەڵ ئارەزوو خواستەکانی ئێمەیە. ئێمە ئەبێ ئەم مەیدانە فراوان کەینەوە، خۆ پیشاندانەکانی خۆمان فراوان کەینەوە هەتا ئەو ڕۆژە لە مەیدانان کەمل بەو دەسەڵاتە دەدەن پێیان وایە بەجێرکردنی خۆیان و بە وەڵام نەدانەوەی خۆیان دەتوانن پاشەکشە بە ئێماکەن. ئەم دەنگە بەسەر تاسەری جیهان گەشتووە. من حەزەکەم هەر لە ئێستەوە هەر لەم بڵنگۆیەوە ئەو پەیامەتان بەڵێ بینەرانی عەزیز زۆر جار ئەم کێشە تەکنیکانە لە بەرنامە ڕاستەوخۆکانە دێنە پێشەوە و کەمتر داوسەڵاتمان هەیە زوو ڕەتفعلمان بەرامبەری هەبێت و کاریگەریان لەسەردانێن و چاکیان بکەین. ڕێبەر عارف لەسەر خەتە بەڵام نە دەنگی نە وێنەی دیارە. ڕێوەر عارف تۆ گوێت لە دەنگی ئێمە هەیە؟ باداخەوە ئەو گرفتە هێشتا چارەسەر نەبووە. هیوادارم لە ستودیۆ بچێتە دەرەوە و هەوڵ بات دووبارە داخل و ستودیۆ بێتەوە ڕێبەر عارف تا ئەو وەختە بە گوێبیستی کۆتایی وتەکەی پێشتر دەتوانێت بەلا ڕێمانبەرێ ئەمڕۆ خەڵکی کوردستان پاش 50 ساڵ ئەوە ڕادەگەێنێ ئێمە ئەم مەڵبەندە ئەم دەستگایە ئەم دەنگی ناڕەزاییە ئەکەینە ئەو بەجیلە بۆ دەسەڵاتدارێتی هێزمان بۆ ئەوەی کە بتوانین کوردستانێکی ئازاد ماف و ئازادەکانی خەڵکی کوردستان لە سایەی شەقام و لە سایەی دەنگی ناڕازی خەڵکی کوردستانەوە بێتە بەرهەم. هیچ ڕێگەیەکی کە نییە جگەلەوەی کە ئێمە پەرە بین بە خۆپیشاندان و ناڕەزایەتەکانی خۆمان لە هەموو ڕێگە و ڕەوشتێکی جیاواز و جۆراوجۆری خۆیدا. بۆیە ئەو ڕاستیە دەبێت دووبارە بکەینەوە پاش 50 ڕۆژ بە دەنگی برد بە هەموو جیهانی بڵین ئەگەر دەسەڵات و هەر حیزبێکی سیاسی لە کوردستانە خوازیاری وەڵامدانەوەیە بەخواست و داواکارەکانی خەڵکی کوردستان ئەوە ئەم شەقامن ئایندە قوبوڵەکەن و ئایندە دیاری دەکەن. وەختێک کە خەڵکی هەڵەبجە قایمقاممان ناوێ هەر ئەبێ ئەم خەڵکە خۆشی بە دیری و جێگری قایمقامی خەڵکی هەڵەبجە دابنێ. وەختی خەڵکی هەڵەبجە ناڕازیە بەم دەسەڵاتە ئەبێ ئەم بڵنگۆیە و ئەم هەسوڕاوانە و ئەم کەسانەی کە لەم منبەرەوە قسە دەکەن بۆ خەڵکی هەڵەبجە و هەموو دنیا بێن دەسەڵات و ئیدارەی ئەم کۆمەلگایە و ئەم شارە بەدەستەوە بگرن. دۆستانی بەڕێز عەزیزان، ئەوەی لە بەردەمی ئێمایە ئاڵوگۆڕێکی گەورەترە لەوەی ئێمە لە باخچە بچکۆلەی شاری هەڵەبجەدا بیبینینەوە. ناوچەکە خۆشبەختانە ڕێبەر عارف توانی بێتەوە سەر خەت لەگەڵمان و وەڵامی لە وەڵامەکەدا گەیشتە سەر تەوەرێکی زۆر گرنگ و سەرنجڕاکێش بەلای منەوە کە ناڕەزاتی تەربڕین تەنها نابێت لە شەقامەوە تەماشای بکرێت ئەگەر ئیدامەی ئەو ڕستێتان بدەن. باشە بناجیان هیوادارم جارێک کە نەبڕێتەوەتر لە کوردستانە ئەم حاڵەتە بەرزونزمێک بەتە زێمەنی یەکەم جار نییە یەکەم جارمان نییە فەرمو ئەگەر ئەمەشمان لێ نەبڕێن بە تەواوی. بەڵێ بناجیان من لە ڕاستیا گەشتم لە بەشە لە بەسەکانی ئەو سەردەم و 15 ساڵەم و پێش من لەوەیەکێ لەو شتانەی ئاماژەی پێیەکەم ئەڵێم ئەوە بەزنی ئێنێ سەر شەقام دەبێ مامۆستایان خوێندکاران قوتابیان بەرحاڵ بەشێ بن لەم ناڕزایەتیە. خۆشحاڵ ئەنە 2 ساڵەمەوە پێش بەشێکی گەورە لە ناڕزایەتیەکانی کوردستان مامۆستایان بوو بەشێکیان گەنجان و ژنان بوو بە تابەتی. بۆیە ئەم بازنەیە وەختێک کە تۆ ناڕزایەتیەکان خۆرسێک بێ بە گشتی بێ پەرسەکردار بێ بەرحەڵ ناتوانێت ئەو ئامانجەی خۆی پێچێ. هەر ئەوەنەیە وەک خۆڕازیکردنی یان هەر ئەوەنەیە کە تۆ دەتوانی بۆ بەرگریکردن لە بابەتەیە بەرحاڵ بێتە مەیدان. ئیتر نە نەخشەیەکە هەیە نە تاکتیکێکی دروستە هەیە نە بەرنامەیەکت هەیە نە شێوازی کارێک گۆڕانی بەسەرایە نە تاکتیکەکانی هەڵەبژێری پێ ئەو شەرایەت و بارودۆخە گونجاوە و سەرنجام هەموو ئەمانە بەرحاڵ بەشێکە لەو شتەی کاڵێن حکمەتی ڕێکخراوبوون ئەوەیە
حتا ئەمە بابەتەی بارها پەیوەندی بۆ هەیە کە تۆ خەباتەکەی بۆچی لە دژ بەچی بدژ بە دەسەڵاتێکی سەرکوتکرد بۆیە زۆر پرسیارێکی جەوهری ئەتە پێشەوە پەیوەندیان بە استراتیژی ئەم بزوتنەوە زوڵانەوەی تۆ هەیە هەر لە شکل و شێوازی خودی ڕێکخراوەکەوە تا ئەو سونەتانەی کە جێ ئەخا تا ئەو کۆبوونەوانەی کە دەیکا تا ئەو میکانزمی کە ئیکا ئەگرێ بەدەستەوە هەمویان جێگەی باسن و هەمویان دەبێ بارحاڵ ئەو مەحوەرانە بن کە بتوانن دەواازە لە ڕووی ئێمە بکەنەوە سێریکە لە ئەم چەند ساڵە ڕەنگە هەل لە کوردستانە مەسەلەن دقت بدەین سەربارەوەی ناڕزایەتەکان بە شێوەیەکی گشتی زۆر فراوان بووە بەڵام ئەخی ناڕزایەتیە لەسەر ئێستا لە کوردستانە هەیە مەسەلەی کارەبایە مەسەلەی کارەبا لەبەر ئەوەی کە هێشتا ئەم بزوتنەوەی پێنە ناوەتە شارێکی وەکو هەولێر و هەولێر کۆنتترۆل کراوە و هەولێر باڵها کەس ناتوانێت لە ڕاستیە چوار کەس لە شەقاما کۆ بێتەوە بەهۆی ئەو ستەمگەری کە لەوێ هەیە ئەم ناڕزایەتیە لەم دەورە شێوازێکی کە ئەگرێ بەخۆی ئەویژەوەی هەر کەسێ لە کەناڵی خۆیەوە لە فەیسبوکەکەی خۆیەوە لە دۆکومە سازیەکەی خۆیەوە یا لە بەشێ لە دەستگاکانی میدیانەوە ئاعترازەکەن ئەگەر ئێمە تەنیا ئەو حاڵەتە بێنین کۆی کەینەوە لەسەر ئەوەی کە ئایا چ ڕەوشتێک و ڕێگەیەک ئەتوانێت بنمونە دەرفەت بدا بۆەوەی کە خەڵکی کوردستان ئەم ناڕزایەتیانە فراوانتر بکەنەوە بارحاڵ ئەتوانێت هەل لە ناو شاری هەولێرە بۆ نمونەمەیە هەل لەم بارەوە هێشێ لەو هەنگاوانەی بەدەستمانەوەیە وەکوەی کە مەساڵنەوە پێش لەسەر مەسلەی تەندروستی کردمان ئێستا لیسێکی یەکجار گەورە زیاتر لە 50-60 کەسایەتی دیاری ناوچەکانی کوردستان هەل لە هەولێر و دهۆکەوە بگرێت تا منتیقی خانەقین و هەورامان و هەڵەبجە و شارە زور و پشدەر و هەموو ئەو شوێنانە کەسایەتی بن کە پەیام بدەن لەسەر لە پەیوەند بە مەسەلەی کارەبا لەسەر مەسەلەی هاتنە مەیدانی خەڵک لەسەر مەترسی رێژە پێدانی ئەترازات وەڕەوشگەلیشی کە بە هەر حاڵکە ئەتوانێت لە دەستی ئێمە بێ نەمان کردووە ئەویژەوەی یەشێ لە مەیدانە هەرە گەرەکەکان ئەوەیە ئێمە هێشتا فەتی ئەومان نەکردووە ئایا ئێمە لە هەندەران ناسیەکەین سەری کە بناجیان ئەم دووسێ هەفتەیە پێشوو لە کوردستانە بزوتنەوەیەک یا جوڵانەوە ناڕزایەتیەشی یەکجار گەورەوی مێژوویی بە پانتایی سلەیمانی لە ژیانی سیاسی ئەم کۆمەلگایە کەمتر حاڵەتێکە بووە 9 ملیۆن کەس ملیۆنە کەس بێتە سەر شەقام و لە زۆربەی شارەکانی کوردستانە بەڵام ئەمە چ ڕەندانەویی هەبوو لە هەندەران طبعاً ڕەندانەکەەوەی هەبوو لە زۆر لە شار وڵاتان ناڕزایەتیمان کرد ئەم ناڕزایەتیانە نەبوون بە بەشێ لە میکانیزمی چوونە نێو ئەو کۆمەلگایانەوە ڕوبەڕووی دەستگا و ڕاگەیاندن و دەوڵەت و پەرلەمان و سیستەمی ئیجتیماعی و کۆمەلگایانە بۆیە سنووردار بوو بۆیە کاریگەری ئێمە یا دەنگی ئێمە یان ناڕزایەکانی ئێمە کەمترین خەڵکێ لە دنیا بیستی یعنی من خۆم ئەو سەردەم بە دوو هەفتە زیاتر بارحاڵ و سەردەمانە لە فنلەند و سوید بووم کەمترین دەنگێک کەمترین سەدایەکە بوو لە هیچ زۆرێک دەستگایشی ڕاگەیاندنەوە من دڵنیام لە زۆربەی زۆری وڵاتانی دنیاش بارحاڵ ئەمە هەبوو ئەمە کێشەی تەکنیکی نییە ئەمە ئاراستە و بیر کۆمەلگایە و ئەو ڕێکخراوە بە سیاسیانەیە کە یارێکی کانێت چۆن دەنگی خۆیان بگەێنە ئەوروپا یعنی مەسەلەن هیچ معقولیەتێکی تیان نییە تۆ ئەم عەشاماتە عەزیمە لە کوردستان ئێنیتە ناو شەقامەوە بەڵام لە ئەوروپا و لە دنیا ناڵێ حرەکەتێکی ئەوەنە گەورە هەیە لە کاتێکە ئەستا تۆ خۆت لە فنلەندی هەر لەو ڕۆژانە مەسەلەی پەنابەرێکە بووم لە شوێنێک کە ئیشارەم پێکرد کە کەسێکی کوشتە بوو بە مەسەلەی مەحوەری لەناو هەموو دەستگاکانی ڕاگەیاندنە بەڵام 1 ملیۆن کەس لە سلێمانی ئێتە سەر شەقام و ناڕازیە بێ بارحاڵ نابێت بەشێکی ئەمە ناکرێت ئێمە خۆمان شانی لە ژێرا خالیکەین و بڵین پەیوەندی نییە بەسەر ئێمەوە ئەوەی کە پەرلەمان نایکە ئەوەی میدیا ئەوروپا نایکە بەشێکی لەوەیە کە تا چەندە ئەتوانێت مەژغەڵەی ئێمە بێت ڕوو بە نەقابات ئەحزابی سیاسی ڕێکخراوەکان ڕێکخراوی ئینسانی ئەو میکانیزمانی هەیە بەڵام لە ئاستی کوردستان خۆیان ئێستا ئەم بزوتنە ناوەڕەزایەتیە لە دوای 15 ساڵدا لە چی ئاستێکدایە ئاماژەت بە ڕێکخراوبوون وەشیاری کرد بەڵام وەکوتر ناڕەزایەتەکان لە چی ئاستێکدا ئەتوانم بڵێم دوو شتی جیاواز لە یەک بڕێک بارحاڵ دەبینێتەوە یەکیشیان لە ڕاستیە ئەوەیە ناڕەزایەتیەکان لە ئاسێکی فراوانی کۆمەڵایەتیە لە بازنەی بچکۆلە لە نێوخۆی خێزان و شەقام و کۆڵان و قوتابخانە و بەروبازارە بە فراوانی دەیبینین لە سۆسیال میدیا بە فراوانی دەیبینین لە بیرۆڕای گشتی ئەتوانم بڵێم ڕەندانەوەی ئەمە بە فراوانی دەیبینن بەڵام یەک جاری کە ئەمە نەبووە بەوەی کە وەک بەدیلێ بێتە ناو مەیدانی جەنگەکە و لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ هێزانەی کە ئەوستەمکاری ئەەکەن ڕوبەڕوو بێتەوە بۆیە تا ئەو شوێنەی کە بە
جۆری ئەو میکانیزمەی کە ئێمە چۆن ئەتوانین لەلایەکەوە کە کۆمەلگاکەمان ڕێبخەین وەلایەکە میکانیزمێکی گونجاوی بینە دەست بۆەوەی کە مقاومەتکە من بۆیە وتم مەسەلەکە هەرخۆ پیشاندان نییە ڕەنگە تۆ لە مەقتەعێکا بەهەرحاڵ بتوانانی میکانیزم و ڕێگەیشی کە بکری لە پانێڵ و سیمینار و لە با بڵێم کاری سوسیال میدیا و کاری ڕاگەیاندنەوە بیگرێت تا کاری دیبلۆماسی کاری سیاسی هەموو ئەو شتانە گرێ دراون پێکەوە ئێمە ئەمەما وەختی ئەمە نەدۆزینەوە ئەو مەقارنەی کە تۆ باسەکەی لە هەرحاڵە جاری وایە ناومێتکەرە چونکە ڕەنگە ئەو سەردەم مەسەن سارشی وەکو سلێمانیە بۆ منە 15,000 کەس هاتوێتە سەر شەقام ئێمە ئێستا ئەم مەسەلەی 2 هەفتە لەمە پێشەی هەبێ 10,000 مەگەر 2 ساڵ لەمە پێش بیر بێنێتەمە بە خۆمانەوە ئەویش بەداخەوە تەنیا لە ئاسی سلێمانیە ئەمێ ئەو بڵێم ئەو میکانیزمانی کە ئەتوانێت کۆمەلگا کۆی گشتی کۆمەلگا مداخلە لەسەر شارەنووسی خۆی بکەن سنەت و ڕێوەشی ئەو ڕێکخرا و دەستە و گروپانە نەبووە بەڵکو ئەمە لە دووتوێی ئەحزابی سیاسیە زۆر جار هاتووە مەداخلەی کردووە نەقشەی بۆ ڕشتووە فەرمانی پێیاوە وتێتی بڕۆنە ناو شەقامەوە بۆ ئەم داواکاریە یعنی بەپێی ئەو هاوکێشەیە کە بەشێ لەم ئۆپۆزیسیۆنە لەگەڵ ئەحزابی سیاسی دەسەڵات تا چیەکەن نەخشە و پلانیان چییە مەسەرنجی بۆ ڕاشن بناجیان لە دوای هەڵبژاردنەوە تقریبان دەمان ئۆپۆزیسیۆن کەلیمەی قسەی لەسەر کۆمەڵگەی کوردستان نەکرد ناڕزایەتیەکان ژیان و گوزەرانی خەڵک نەعەدالەتیە کە هەیە لە هەر حاڵە وەختێکیتر بابەتەکە لەوە نزیک بووە کە حکومت پێک بێنن هەرێکیان لە گۆشەیەکەوە بە هەر حاڵ خۆیان کردە خاوەنی بابەتەکەەوە کە منڵم لە واقعا خودی ئەو نازنامی ئەحزابی سیاسیە هەروەکو مەسەلەی حەبەی شوباتەکە وا بوو هیچ کەسێ قسەی نەکە 2 ڕۆژ پێشەوە هێزێکی سیاسی هاو محکومی کرد کە نابێ ئەم کارێ بکرێت وەختێک کە زانی شەقام شەپۆلێکی گەورە ناڕزایەتی تایە بە خێرایی خۆی گیانە ناو بابەتەکەەوە ئەماش عدەمی ئەو ڕێخستنەیە نەخشە و پلانەیە کە ئێمە باسیەکەین بۆی لە ڕاستیە من خۆم سەرباری ئەوەی دەبینم ئاعتراز و ناڕزایەتیەکان لە ئاسێکی یەکجا فراوانە هەیە دەزانم بەشێ لە خۆش خەیاڵی خەڵق بەم دەسەڵاتە با بڵێم کەم ڕنگ بووەتەوە بەڵامیشێ لە گرفتە گەورەکان ئەوەیە کە لە ڕاستیە ئەمە هێشتا لە ئاسێکە دەسەڵات توانێتی کۆنتترۆلیکە وەهم توانێتی بارحاڵ هێشتا باڵکێشێ بەسەر بار و دۆخەکە نائەمنی منتیقەکە هێشتا فاکتەرێکی جدیە بۆ ئەوی کە خەڵق نێنە ناو بابەتەکەەوە و جۆری ئیشی ڕابردومان هێشتا ئەو بابەتانەیە کە ئێمە وەکو خەڵکی ناڕازی بازی دەدەین کۆی ئەمانە بابردەکە ئێمە هێشتا لە دووریانەکان پێویست بە بنیادان و جێخستنی بنەماکانی کاری ڕێکخراوەی جەماوەری و ئێتراز و ناڕزاتی و شێوە و تەکنیک و تەکتیک و استراتیژی ئەم بەرنامە و ئەم بەداخۆ دووبارە گرفتە تێکنیکەکان هاتنەوە پێشەوە و ئەم جاریان پێم وابێ خۆشبەختانە خێراتر چارەسەر بوو ڕێوەر عارف لەسەر خەتی لەگەڵمانە دەنگمان نەبیسی ڕێوەر عارف دەنگتان نەبیسم بەڵێ زۆر باش هەرچەنە وەڵامەکە هێشتا کەمێکی دیارە مابوو بەڵام ئەمەوێت 2 پرسیاری بینەران یان سەرنج و تێبینی زیاتر بێن بەسەر شاشەکە و ئەگەر لەگەڵ بەشێکی قسەکانی خۆتان دەمجی بکەم بەڵام 2 سەرنج بە مهمی ێزانم ئاماژەی پێ بدەم یەکەمیان لەسەر خودی حەڤەی شوبات بینەرێک پێی وایە کە بزوتنەوەکەی نەوشیروان مستەفا بەرهەمی حەڤەی شوباتی چنیەوە لەسەر ئەوەی کە ئیدامەدانی ناڕەزایەتیەکان بینەرێک سەرنجی ئەوەیدا کە لە سیاسەدا مەسەلە ئاسنی سارکوتن نییە بەڵکو ئەمە شوناسی ئێمە و دەبێت ئیدامە بە ناڕەزایەتەکان بدەین تاوەکو سەرکەوتن ئەگەر لەسەر ئەمانش بتانەوێت سەرنجی خۆتان بدەن فەرمون بە کورتی من لە ڕاستیە ئەم پرۆسەی کە باسی یەکەی 15 ساڵە بەڵام منەوەی کە خەباتی سیاسی بۆ من شخصانە گەڕێتەوە 15 ساڵیە یعنی من 45 ساڵە خەریکم بۆیە بابەتەکە پەیوەندی بۆەوەی هەیە کە کەی تەمۆع و تەسەور و دنیابینی و ئاسوودەی و ئارامی تۆ وەکو هەڵسوڕاوێت تۆ وەکو ئینسانێ تۆ وەکو کەسێکە لە کۆمەلگایەکە دەژی موقعیەتی و کۆمەلگایە کوێ هەتا ستەم و نابەرابەری و نەعەدالەتی و نایەکسانی هەبێ مرۆڤ ئینسان ناچارە بە خەباتکردن تۆ تەسەوری ئەو شتەکە هەتا بە بڕوای من خەباتکردن جۆرێکە لە نازنامەی خودی ئینسان خۆی بەبێ ئەوەی کە ستەمکاریشی لەسەر بێ مرۆڤ ئەو کاتەی کە مناڵێکی
کۆرپەلەیەکە کە لەدایکە بێ ئەوە زۆرە لە خەباتە کە ئەوێت چۆن هەڵ شاقێت و بچێتە سەرسنگی داچی و شیر بخوا ئەوە زۆرە لە خەباتە ئەگەر بێ 85 ساڵ و 90 ساڵ بە گۆچان هەڵەسێت بۆ خاتی ئومێدێ با بەخۆی و ئیشێ بکە با هەکارێ بکە بۆیە من پێم وایە با حەڵ ئەوە ڕاستە یانی ئەمە بەشێکە لە نازنامەی ئێمە هەتا ئەم سەمکاریە هەبێت تۆ ناچاری تۆ درێژە بە خەباتی خۆت دەدەی بەڵام لە زمانی ئەوە نابێت دڵما بەەوە خۆشکەی مادەم ئێمە درێژە بە خەباتی خۆمانەکەین ئەبدەیتی خۆمان نەکەینەوە سیر بە چاو بە خۆمان نەخشێنی بە کێشەکانمان بە گرفتەکانمان بەو ڕێگر و بربەستانەی کە بوونەتە هۆی لاباسکردنی زوڵانەوەکەی ئێمە پرسیار زۆر ماوەشتی تێژاتووە بەڵام ئەمەوێ کورتیکەینەوە بۆ ئەوەی کە ئاخر وتەی خۆتان وەرگرم پەیامی ئێوە لە ساڵڕۆژی حەڤەی شوبات وەکو ڕێکخەری بەشی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری چییە؟ ئابناجان ببرە من تۆ دوو پرسیارێکم جواب بایەوە پرسیارت نەبەوەی تریان وتەبووی کە بزوتنەوەکەی نەوشار مستەفا بەرهەمی حەڤەی شوباتی چنیەوە ئەوەش سەرنجەکە ئەگەر پێتان خۆش بێ وەڵامی بنەوە پاشان پەیامی خۆتان بدەن فەرموو من ئیشارەم پێکرد وتم حزبی سیاسی هاتووە لە ئەخیر ڕۆژەکانە پەیامی خۆیە بەڵام پەیامی خۆی دوای ئەوەی 72 ساڵ ببوورە 72 ڕۆژ خەڵق لە شەقامایە 72 ڕۆژی کە نابە ئەم هێزەیە دێ دەڵێ بارحەڵ باسی مزاکەرە و ڕێکەوتن و نەخشە و پلانی ژێرپەشێرەکەن و وەختێک کە هەڵبژاردن دێتە پێشەوە باسەوەکە ئەڵێ 4 ساڵی ئارام و بەڕاستی 4 ساڵی ئارامیش نسبەت بەخۆی وای کرد هەر ئەوە بەشێکە لەوەی کە خەڵق بێتاقەتەکە بێبڕوای ئەکا نامۆی دەکا بێعتیمادی دەکا بۆ ئەمە ئەو پرۆسەیە کە ئەبێ کۆمەڵگەی ئێمە بەدەل لەوەی ئۆپۆزیسیۆن لەو شوێنەی کە ئەتوانێ شکاری خۆی کا با بڕواکاری خۆی کا بەڵام شەقام ناکرێت مومێت ببەخشێ بەوەی کە ئۆپۆزیسیۆنەکەی چی بۆکە شەقامە بێ بارها ئەتیمادی بۆەوەی هەبێ خۆی چۆنە بێتە هەوێنی ئەو بەدیل و ئاڵوگۆڕی کە لەو کۆمەلگایە هەیە لە پێر بە بەشێکی پرسیاری ئەخیر تا دو پرسیاری دو ئەبلین پەیامی ئێوە لە ساڵ ڕۆژی حەڤەی شوباتە ئەسیا من ناڵم لە ڕاستیا ڕەنگە بەخۆم بڵێن زۆر ومێت بەوە نەخبەخشم یا زۆرم پێ خۆش نەبێ بڵێم حەڤەی شوباتی کە چونکە بەشێ لەم بەحسانەی کە ئێمە کردمان بە زۆرە سەرنج و نەقص و تێڕوانینی خۆمانە بەڵام ئەوەی کە بۆ من جەوهریترە ئەوەی کە خەڵکی کوردستان توانیوێتی هەتا ئێستا لە ڕێگە و ڕەوشتی جیاوازەوە درێژە بە خاباتی خۆی بدا ئەمە تەنیا ناتوانم لە کەلیمەیە کاکۆی کەمەوە بڵێم ئومێت بەڵکو تەقەلا و هەوڵ و جەسارەتی ئەم کۆمەلگایە ئەم دوو هەفتەی پێشوو خەڵکی کوردستان شتێکی تازەیان بەگوێی دەسەڵاتەدا 15 ساڵ 20 ساڵە 25 ساڵە پارتی و یەشێتی گەنجان ناومێ دەکەن بێتاقەتیانەکەن بێ حرمەتی سوکایەتیان پێکەم بەدەستپی و ناکردیان تەماشا دەکەن بەوان تەماشاکەن کەسانێکی نائاگا لە دنیا نائاگا لە هەموو کۆمەلگا نائاگا لە ژیان بە پێچەوانەشەوە ئەم دووسێ هەفتەی ڕابردوو گەنجانی کوردستان مەسیزێکیاندا ئەو مەسیزە تەنیا بەرگری یا هاوکاری یا هاودڵی و هاوخەباتی نەبوو بۆ ئەو ڕووداوی کە لە سووریا قەومێ بەڵکو بە خوێندنەوەی من لە ڕاستیە بۆ خۆی بەشێکیشی ئەوە بوو کە ئەستعداد و جەراعەت و ئازایەتی ئەوەی هێنایە پێشەوە کە ئێمە هەین بەڵام ئەوان نەفرەتیان لەم دەسەڵاتە و بێئومێدیان لەو دەسەڵاتە جۆرە لە بێدەنگیان هەڵبژاردووە بۆی من ئارەزووەکەم ئەمە بێتە وانەیە بۆ ئێمە بەرحاڵ ئەحزابی سیاسی و هەڵسوڕاوان و فعالین ئاوڕێکی جدی لە مەکان و موقعیەتی گەنج بنەوە و بتوان لەنێو ئەم مداخلەیە لەنێو ئەم بزوتنەوە مداخلەیەکی گەورە لە حیاتی ئەم مجتەمەعا ببینەوە ئێستا سەدان و هەزاران گەنجن ئەگەر ئێمە دەستمان پێیان بکە بەرحاڵ دەتوان بژنە بەشێ لە ئەو میکانزمەی کە لەم کۆمەلگایە کە لە ڕاستیامە بۆ خۆمانەوەماندانەوە کە هەوڵ و تەقەلای خۆمان بکەین هەوڵ و تەقەلای خۆشمان بەرحاڵ بەشێکیشی لە ڕاستیا بەوە بەسراوەتەوە دوو ڕۆژی ڕابردوو نمونەی ئەخیرم بێ یەکجاریکە تەماشاکەین ئاڕگەر لەبێنەوە بۆ یەکەم ئالم بارودۆخەی کە کەمترین دەنگ و سەدایەک لەم بارودۆخە وەکو شێوەیەکی ڕێکخراوی ئێمە لە سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەگەریمان کرد کە هەزاران کەس پشگیری لە باس و قسە و باس و تێڕوانینەکانی ئێمە کردووە ئەمە ئەوەمان پێ ئەڵێ کە خەڵکی کوردستان ئیستعداد و توانای هەیە و ئامادەیە بێتە مەیدانەوە بەڵام ئەرک و بەرپرسیارەکە لەسەر هەڵسوڕاوان و ئێمە و کەسانێکە کە لێ نێو جەرگەی بزوتنەوەکە دەرگیرن
چۆن ڕێگەیەکە دۆزنەوە کە بتوانن هاوڵی و هاوخەباتی خەڵکی کوردستان تبدیلکەن بە هێزێکە شەپۆ لە هەموو شارەکانی کوردستان و زاریکە بێنە مەدان و لە ڕێگە و ڕەوشی جیاوازەوە خەباتی خۆیان پەر ئەمە وەکو کۆنگرەی ئازادی و ئێمەوە جەوهەری کارێکە کە ئێمە ئیشی بۆ بکەین. بەهادینی حاجی بەکرتاتە شناسەوە بەڕێوەەر عارف ڕێکخەری بەشی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری زۆر سپاس لە بەرنامەی تایبەتی ئەمڕۆی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. دەستێوەش خۆش ملاژیان. عزیزان سوپاس بۆ بەشداری چالاکانی ئێوە و بەر لە هەموو شتێ سوپاس بۆ تەحملی ئێوە کە هەم لە ئەوەی کە سەرتا بڕێک دواکەوتین دواتر کێشەی تەکنیکی دووجار هاتە پێشەوە خۆش حاڵان نەتوانی مازاڵ بوون بە سەریانەوە بەردنامەکە ئیدامەی بێ دیارە کێشەیش لە دەنگەکانە هەبوو چەند جارێک دەنگی بن و دەنگی ڕێوەەر عارف قەتع بوو بەڵام مۆنتاجی دەکەین و بە باشتری شێوە لە تۆڕە کۆمەڵاتەکانی پێشەنگ تیڤیدا ئەم چاوپێکەوتنە دادەنین. دامان نبوو هەردەم ساڵ ڕۆژی حەڤێ شوباتەدا بەرنامەی ترمان هەبێت بە تایبەتی کە بەرەو 8 مارس دەڕۆین و پێشوازی لە 8 مارس دەکەین لەسەر ڕۆڵی ژنان هەم لە حەڤێ شوبات و هەم لە ئێستای ناڕەزاتیەکاندا تاوتێ بکەین بەڵام بەداخۆ بەهۆی هاتنە پێشەوەی چەند گرفتێک ناتوانین ئەمڕۆ ئەو چاوپێکەوتنە ئەنجام دەین بەڵام حتمەن لە بەرنامەکانی ئایندەدا ئەو بابەتەش تاوتێ دەکەین. لێرەدا دینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە لەسەر حەڤەی شوبات و ناڕەزاتیەکان لە ئێستادا تا چوارشەمەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.